ئێمە ئاماجمانەوەیە ئاو بە گرنگی بزانێ ئاو ژیانە ئێمە وەکو ڕۆبی ڕێنمای کشتتوکاڵی کەفری لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ ڕێکخراوژینکە پارێزی کەفری بە گرێک مازانی مامۆستای زانکۆی گرمیان عەبدولمەتەڵ فاسەحان باکەین بۆ ئێرە سەر کتێبە نوێی کورد و عێراق لە وڵاتانی سیاسەتی و ئاوی وڵاتانی سەرچاوە یعنی بحەقیقەت چی کردو ئەمڕۆ بۆمان کە بزانێت چی موامەرەیەکە لەسەر کورد چی قڕکردنێکی کورد هەیە لە ڕێی ئاوە ئێمەی کورد ئێستا لە باشووری کوردستان هەرێمێکمانەیە چی بکەین باشە ئەرکی هەموو تاکێکە کە هەڵسێ بە ئەرکی خۆی ئەوش لێ پرسراوێتەیە بەرامبەر بە فیرۆدانی ئاو چی جوتیار بێ چی کەسێکی تاک بێ لە کۆمەلگا ئەری هەمومان بە یەک دەست و بە یەک دەم هاوکاری حکومەت بین بۆ ئەوەی بتوانین ئاو بە فیرۆ نەچێ ئاو سەرچاوی ژیانە و ئەگەر ئاومان لێ ببڕێ نەتوانانی احتیبازی پێوە بکەین هەموو ڕۆژێ بیر لێ دەین بەبێ ئەوەی موافقەی حکومەتی هەرێم بەوەی کە خەڵک ئەوێت ئارەزووی خەڵک لەسەر ئارەزووی گشتی نییە ئەبێ ئارەزووی گشتی بخێنە سەر ئارەزووی تاک